حکومت لەبەری ئەوەی خۆی خەمی خزمەتگوزاری کارەبا بخوات و تێچووی پرۆژەی ڕووناکی بگرێتە ئەستۆ، بارگرانیەکەی خستۆتە سەر شانی هاوڵاتیان. لە کاتێکدا دەبوو پارەی مۆلیدەکان لە چوارچەوەی پرۆژەکەدا یەکلایی بکرێتەوە، لەبەرەوەی حکومت کارەبای بە بەڵێنی 24 کاتژمێری چەند قال لەسەر خەڵک گران کرد، بەڵام ئێستا خەڵک ناچار دەکرێن باجی کێشەکانی پرۆژەی بەناو ڕووناکی بدەن، لەلایەک پارەی زۆری کارەبای حکومی بدەن، لەلایەکی دیکەش مۆلیدەکانیان دووبارە هێنایەوە ناو یاریەکە. خاوەنی مۆلیدەهلیەکانیش دەڵێن باشتروا بۆ حکومەت و پرۆژەی ڕووناکی خۆیان لەگەڵ ئێمە ڕێک بکەوتنایە و پارەی تێچووەکەمان بدەن، نەک ئەوەی ڕاستەخۆ پارە لە هاوڵاتیان وەربگرین. بەڵێ بێگومان چۆن ئاسانتر نەبوو، ئێمە پێشتر پرۆژەی ڕووناکی شتێکی پارەیەکی کەمی بۆ تەرخان کرده بووین ئەیدا پێمان زۆر ئاسان بوو ئەچوین هاتە سەر حسابەکەمان وێک مشکلەمان نەبوو. بەڵام ئێستا حکوومەت هیچ پاڵپشتێکمان ناکە، نە لە گاز نە لە بێدانی ئەو پارەیە، مەجبورین ئێمەش ئەبێت لە هاوڵاتی وەرگین. ینی ناتوانین خۆ کەس دەتوانێت بەبێ ئەوە پارە وەرگێ دیش بکە. بەڵێ تووشی کێشەشە بینجاریوا بۆ بەڵێنەی کە دامان ئێمە لە ئامادەباشیان هەر دقیقە کارەبا بڕە کارەبا دەین، ناڵین پارەی هاوڵاتی فەوتێ لەو نرخی کە ئەمێنێتەوە لامان قەرەبوویان بۆکەن و بە پێدانی کارەبایان. شارەزایەکی ئابووری جەخت دەکاتەوە کە پێویستە حکومەت هەست بە بەرپرسیارەتی بکات و لەم بارودۆخەدا قەرەبووی خەڵک بکاتەوە، نەک خەرجی زیاتریان بۆ دروست بکات. داخۆ ئێمە دەبینین حکومەت یارم لە پشوودا ئێستا ینی لە پشووی خزمەتکردندایە دەبوو ڕێگا چارەسەرەکانی بخستایەتە بەردەست کە ئێمە ئێستا بەشێکیان دەخێنە بەردەست. بۆ نمونە ئەو سوودەمەنی کە لە هەرێمی کوردستان هەیە دەکرا دامی خاوەن مۆلیدەکانی پێ بکرێت، سوودەمەنی پێویست بۆ مۆلیدەکان دابین بکرێت و حکوومەتیش بە پێدانی بڕێک لە بودجە و بە کرێکی دیاریکرا و کارەبای بۆ هاوڵاتیانی خۆی دابین کردایە لە مانگی ڕابردوودا. و ئێستاش پێشنیاری دووەممان دەخێنە ڕوو کە دەڵێن نەچوە بچێ با بۆ مانگەکانی ئایندا ئینشاءالله ئەگەر دۆخی کارەبا چاک بووە دەکرێت حکوومەتی هەرێم وەزارەتی کارەبا بۆ نمونە بڕی 1000 وحدە 1500 وحدە بێ بەرامبەر بدا بە هەر هاوبەشێکی کارەبا بۆی بتوانن بێ بەرامبەر بەکاری بێنن، چونکە بەڕاستی ئەرکی حکوومەتە لە کاتی قەیرانەکانە بە بەرپرسیارەتی خۆی هەڵبستێ، نەک کێشە و گرفتەکان بەجێ بێڵێ بۆ هاوڵاتیان وەگەوەی کە ئێستا هەیە داوایان کردووە هاوڵاتیان و خاوەن مۆلیدەکان بۆ خۆیان سوڵحی بینی خۆیان بکەن لەوەی قستی دووەمیان دەدەن یان نایدەن کە بەشێکی زۆری هاوڵاتیان و هاوبەشی کارەبا کرێکەیان داوە. قایمقامەتی سلێمانی داوای لە هاوڵاتیان کردووە پارەی پێشەکی دووەمی مۆلیدەکان نەدەن تا ئاگاداری فەرمیان لێ وەردەگیرێت، بەڵام مۆلیدەهلیەکان دەڵێن ئەم گرفتەمان لەگەڵ قایمقامێت چارەسەر کردووە و هەڵە تێگەیشتن هەبووە. ئێستا پێشەکی دووەمیش وەردەگرین و قایمقامێت بەوە ڕازی بوون. ئەوەی ڕوونە ئەوەیە هاوشێوەی هەموو قەیران و شکستەکانی دیکەی حکومەت دەبێت هەر هاوڵاتیان باجەکە بدەن و ئێستا پارەی دوو کارەبای گران کەوتۆتە سەرشانی هاوڵاتیان. ڕامیار عوسمان کەناڵی پێیا، سلێمانی.